هەنگاوێکی TBI بۆ دەستپێکردنی پرۆسەی تەوتین بە شێوەیەکی فراوانە ئاشکرا دەبێت. هۆشداری لە دروستبوونی کێشە بۆ موچەی مانگی 5 دەدرێت. حکوومەت یاریێمیش لیستی موچەڕەوانەی بەغدا دەکات. بەرەو پێشچوونی نوێ لەبارەی هەڵبژاردننی کوردستان هەیە و ستاندەریش زانیاری لەبارەی وادەی هەڵبژاردن ئاشکرا دەکات. سڵاوتان لێبێ لا ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. فازڵ نەبی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق ڕاگەیاند بانکی TBI نایەوێت ببێتە بەشێک لە پرۆژەی هەژماری من. داوا لە حکوومەت یاریێمی کوردستان کردووە لیستی ناوی وەزارەت بە وەزارەتی بۆ بنێرێت تاوەکو پرۆسەی تەوتینی موچەیان بۆ ئەنجام بدات. ناوبراوتیشی ئێستا بە بڕیاری سەرۆک وەزیرانی عێراق پرسی تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە بانکە حکوومی عێراقیەکان سپێردراوە. جێ باسا دوێنێ لە کۆبوونەوەیدا لەگەڵ بانکە حکوومیەکان سوودانی جەختی لەسەر تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێم لە بانکە حکوومیە فیدراڵیەکان کردەوە وەک ئاماژەیەک بۆ ئەوەی ئەوان دان بەوە نانێن تەوتین لە بانکە ئەهلیەکانی هەرێم ئەنجام بدرێت. تا ئێستا حکوومەت یارێم پێداگری دەکات لەوەی بانکەکە لە چوارچێوەی پرۆژەی هەژماری من تەوتینی موچەخۆرانی هەرێم ئەنجام بدات. چاوەڕێ دەکرێت سبەی وەزارەتی دارایی حکوومەت یارێم لیستی موچەی مانگی ئایاری فەرمانبەران پێشکەشی بەغدا بکات. لیستەکە بەپێی لێدوانی ئارام عەبدوڵڵا بەڕێوەبەری بودجە لە وەزارەتی دارایی بەبێ هەژمارکردنی پلەبەرزکردنەوە ڕەوانەی بەغدا دەکرێت بۆ هۆی تەواو نەبوونی ڕێکارەکان. ئەوکات تا ئێستاش موچەی مانگی چواری هێزە ئەمنیەکان دابەش نەکراوە. جێی باسا دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاگەیاند ئەگەر حکوومەت یارێم پابەند نەبێت بە بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە کە خۆی لە گەڕانەوەی نیوەی داهاتی نانەوتی بۆ دارایی عێراق و دروستکردنی تەوتین بۆ موچەخۆرانی هەرێم لە یەکێک لە بانکە حکوومیەکانی عێراق دەبینێتەوە دووبارە کێشە بۆ ناردنی موچەی مانگی ئایار دروست دەبێت. وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕای دەگەێنێت کۆمیسیۆن نووسراوێکی ئاراستەی سەرۆکایەتی هەرێم دەکات بۆ دیاریکردنی وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. جومان ئاغالای وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕاگەیاند ئەنجومەنی کۆمیسیاران نووسراوێکی ئاراستەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کرد بۆ دەستنیشانکردنی وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. بەپێی زانیاریەکان باگەری زۆرەوە لە نێوان مانگی 10 تا 11 سەرۆکی هەرێم وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری دەکات و پێدەچێت ئەمە دوایین وا دەبێت کە ناوبراو دیاری دەکات و ئەمجارە هەڵبژاردن بەڕێوە بچێت بەهۆی زۆری فشارە نێودەوڵەتیەکان لەسەر هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. ستاندەر نویزمان پێشکەشکردن شاد و کامەران بن.